بە پێی وتەکانی دوێنەی بەرپرسێکی عێراقی خێزانەکان دەستیان کردووە بە گەڕانەوە بۆ فەلوجە پاش سێمان لە ڕاگەیاندنی تەواوەتی ئازادکردنی ئەم شاری عێراقیە لە دەستی داعش. پارێزگاری یانباری خۆراوای عێراق سوهەیب ئەڕاوی وتی کاری بە دوواداچوون بۆ چل لە خێزانەکان کراوە بۆ ئەوەی بگەڕێنەوە دوا بە دوای ئەوەی زانرا کە ناوچەکانیان سەلامەتە. سەرجەم هێزەکانی ئاسایش و هێزەکانی ناوخۆ بە سەرجەمدام و دەستگاکانیانەوە لە ئامادەباشیدان بۆ پێشوازیکردن لەو خێزانانە لە ڕاستیدا هەندێک خزمەتگوزاری سەرەتاییان بۆ ئەنجام دەدرێت لە ناوەندەکانی پێشوازی و داڵدە دەدرێن وا دواتر دەگەڕێنرێنەوە بۆ ماڵ و ناوچەکانی خۆیان لە فەلوجە. هەروەها دەڵێت کۆی گشتی 236 خێزان دوێنێ شەمە گەڕاونەتەوە بۆ فەلوجە. شاری فەلوجە 65 کیلۆمەتر دوورە لە ڕۆژئاوای بەغداوە. بەر لە شەڕەکان ژمارەی دانیشتوانەکەی پتر لە 300,000 کەس بووە. لە کۆتای مانگی 6دا دوا بە دوای مانگێک لە ئۆپراسیۆنێکی درێژخایەن کە لەلایەن هێزەکانی عێراق و بە یارمەتی هێرشە ئاسمانەکانی ئەمریکاوە بە تەواوەتی ئەم شارە ئازاد کرا. شانی باسە فەلوجە یەکەمین شاری عێراق بوو کە لە ساڵی 2014دا کەوتە ژێر دەسەڵاتی داعشەوە.